لەگەڵ هاتنی ساڵی نوێدا جارێکی دیکە پرسی کشانەوەی تەواوی هێزە بیانیەکان و بە تایبەت هێزەکانی ئەمریکا لە عێراق هاتەوە بەرباس. بەردەوامی شەڕی ئۆکرانیا و هەڵگیرسانی جەنگی سەر غەزە و نزیکبوونەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتیش لە ئەمریکا هێندەی دیکە گرنگی بابەتەکەی زیاد کردووە. چاوەڕێ دەکرێت ئەم هەنگاوەش کاریگەری گەورە لەسەر داهاتووی عێراق و هەرێم جێبێڵێت. ئەمریکا ئێستا هەیە با بڵێن درێژبووەوەی ئەو سراع ململانەیە کە لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران هەیە. دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز پسپۆڕی زانستە سیاسیەکان لە راپۆرتێکی شیکاریدا لەبارەی دۆخی ئەمریکاوە دەڵێت ترامپ و بایدن دوو کارەکتەری جیاوازن و برنەوەی هەریەکێکیان کاریگەری دەبێت لەسەر چۆنێتی مامەڵەی ئەمریکا لەگەڵ ناوخۆ و دەرەوەی پرس و کێشەکان. هەرچەندە ئەمریکا وڵاتێکی دامەزراوەییە بەڵام لە هەمان کاتدا کەسایەتی و ئەجێندای سەرۆکەکان کاریگەری دەبێت لەسەر ئاراستەی ڕووداوەکان. پەیام بە دوواداچوونی کردووە بۆ ماڵپەڕی ستریپس کە سەر بە سوپای ئەمریکایە. بەپێی ئەو ماڵپەڕە لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان 40 تا 60 هزار سەربازی ئەمریکا هەن. پێگە و بنکەی ئاسمانی و زەمینی و ئاوی و هاوبەشیان لەم وڵاتانە هەیە: سعودیە، قەتەر، ئیمارات، بەحرین، کوێیت، میسر، عەمان، مەغریب، جیبۆتی، ئوردون، سووریا و عێراق. بەڵام لە هیچ کام لەم وڵاتانەدا هێندەی عێراق دژایەتی ناکرێن. بە جۆرێک وەک لە راپۆرتی توێژەرە کوردەکەدا هاتووە، هیچ لەم دەوڵەتانە بەرهەڵستی و دژایەتی ئەمریکیەکان ناکەن و فشار ناکەن بۆ ئەوەی بکشێنەوە و دەرچن. تەنها عێراق نەبێت. ئەمەش بەهۆی ململانەی ئێران و ئەمریکا و شێوازی مامەڵەی ئەمریکیەکان لەگەڵ پرسی غەزە. بەم جۆرە ئەمریکا بووەتە میوانێکی ڕەزاقورسی ئێران و لە بەردەم ڕەحمەتی هێرشی درۆنەکاندایە. لە راپۆرتەکەدا هاتووە هەرچەندە کورد و سوننە حەزیان بەمانەوەی ئەمریکایە، بەڵام ئاشکراکردنی شتێکی لەم جۆرە زۆر قورس لە سەریان دەکەوێت. بۆیە بێدەنگیان هەڵبژاردووە و خۆیان لە پشگیری مانەوەی هێزەکان بە دوور گرتووە. وێڕای ئەوەش هەر کاتێک ئەمریکا بڕیاری کشانەوە بدات، نە کورد و نە سوننە لە بەرچاو ناگرێت. پاراستنی سەلامەتی سەربازەکانی لە پێشینەدایە و دۆسەی هەڵبژاردنیش کە بایدن تێیدا لاوازە ڕۆڵی یەکلاکەرەوەی هەیە. بەڵام کشانەوەکەشی بەس هێزە چەکدارەکان دەگرێتەوە، ئەوانەی کە سەربازی شەڕکردن لە وڵاتدا عێراقدا. پسپۆڕەکەی زانستە سیاسیەکان باسی لەوەش کردووە لەم بارودۆخە ئاڵۆزە نێودەوڵەتیەدا عێراق زۆر لاوازتر لە جاران دەردەکەوێت و توانای دەربڕینی ڕای سربەخۆی نییە، بەڵکو بووەتە مەیدانی یەکلاکردنەوەی ململانەکان. هەرێمی کوردستانیش نەک ئامادەگی بۆ دۆخەکە نییە، بەڵکو لە هاوکێشە نێودەوڵەتی و هەرێمی و تەنانەت ناوخۆیەکانی عێراقدا لە پێکهاتەکانی دیکە لاوازتر دەردەکەوێت. دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز ئاماژەی بەوەش کردووە ئەگەر هەرێمی کوردستان بیەوێت بەهێز بێت بەر لەوەی بەسەر بەرەجیاوازەکاندا دابەش بێت، پێویستە ناوخۆی خۆی ڕێک بخات و ناکۆچەکان نەهێڵێت و موچە و قوتی خەڵکی دابین بکات، وەک ئەرکێکی لە پێشینە ئەو بۆشایی دروست بووە بینا بکرێتەوە. چونکە جیهان لە بەردەم گۆڕانکاری جدیدایە، نەک تەنها لە عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست، بەڵکو گۆڕانکاری ئەم جارە تەواوی سیاسەتی جیهانی دەگۆڕێت.